الله أكبر الله أكبر. هەموو ڕەمەزانێک بۆ خۆی پێویستی بە کۆمەڵی ئامادەکاریە لە دابینکردنی خواردن بۆ ڕۆژوان لە بەرەوەی دەوری مزگەوت لە ئەوروپا و لە وڵاتانی کە بڵین کەمینەی ئێمە موسڵمانان دەورێکی زۆر گەورەیە، هەر کۆ نابێتەوە لە نوێژە جەماعەتەکانە، بەڵکو شوێنێکە هەموو موسڵمانان لێرە وەکو چەترێک کۆ ئەکاتەوە بۆ زۆرینەی کاروبارەکانمان ئەگەڕێنەوە بۆ مزگەوت، هەر لە مارە بڕین و ژنهێنان و ژنگواستنەوە و هەروەها کەسێکی لە دەسەدا کە لەم غەریبیە خەڵکی لە دەور نییە، کەسی مزگەوت و مزگەوت ئەوێ بە کەسوکاری و لێرە کۆ ئەبینەوە و هەوڵە دەین کەمێک لەو خەم و ناڕەحەتی کە لەسەرێتی لا بچێ ئینشاءالله تەعالا. بەڵام مەسەلەی ڕەمەزان دابینکردنی خواردنە بۆ خەڵکانێکی زۆر لەسەر بنەمای دوو خاڵی زۆر سەرەکی. خاڵی یەکەم گەنجێکی زۆر لێرەیە کە ڕەنگە ڕەمەزانی پار لە ناو کەسوکاری خۆی و خواردن و ژەمە خۆراکی خۆی بۆ ئامادەکرا بێت و لەسەر سفرە لەگەڵ کەسوکاری خۆیان کۆ بێتەوە، بەداخەوە بەهۆی ئاوارەبوونیان لێراکە لە ئوتێلەکان و لە هەنێ شوێن بن یاخود لە تەنیا بن بۆ ئەوەی ئەو فەراغیان بۆ پڕ بکرێتەوە و بتوانە زیاتر چێژ لە ڕەمەزان وەربگرن لەسەر ئەرکی خێرخوازان کە هەر ڕۆژە و چەند کەسێک یاخود چەند کەسێک کۆ بێتەوە یاخود لەو پارە و خێری کە لە مزگەوت کۆکراوەتەوە ئیفتاری ڕۆژوان ئامادە ئەکرێت و هەمومان لەسەر یەک سفرەکەوە بینەوە و هەروەها لەسەر ئەوەشەوە چەند ئایلەیەک و چەند خوشکی بەڕێز لە ئوتێلەکانن کە ناتوانن بێن بۆ مزگەوت بە حکمی ئەوەی بەشی خوشکانمان تەواو نەبووە و بەعکسەوە خۆشی خوشکان ئێرەیە، بەشی پیاوان هێشتا ئەوەنە گەورە نەکراوە کە لە گەورەبوونایە و پێویستمان باوکاری خێرخوازانە، خوشکان ناتوانن بێن لە مزگەوت بەشداری ئەو خوارد نەبن و چەند برایەک هەڵەسن بە بردننی ژەمە خۆراک بۆ ئەو خێزانانەی کە لە ئوتێلەکانن نیو سەعاتی 20 دقەیە پێش لە بانگدان بۆی بە گەرمی و ڕێکوپێکی بکاتە دەستیان و بتوانن ئەوانیش ڕەمەزان ڕۆژوو بگرن و لەزەت لەو خواردنە بکەن کە خێرخوازان ئامادەی کردووە. و هەروەها خەڵکانێکی زۆر لەبەرەوەی هەر لە خۆشمانەوەی کە هاتین بۆ وڵاتە مزگەوت بووە تاکە لانە کۆبوونەوەتیا بۆ لەبەر ئەوەشەوە لێەوە مزگەوت توانیمان هاوڕێ و خەڵکانێک کۆ بێتەوە کە ئەهلی دین و ئەهلی مزگەوتن لێوەشەوە بەیەکەوە توانیمان خۆمان و پارێزین کەلتورمان و دینمان و نوێژەکانمان و بۆیە بەڕاستی پێگەی مزگەوت لە وڵاتانی غەیرە موسڵمان زۆر گەورەیە و هەروەها تاکە ڕێگایە بۆمانەوەی تاکی موسڵمان لەسەر ئەو دینە و هەروەها شەوانی تەراویح بەردەوامە الحەمدولله، دوای تەراویح دەرز و تارێک مامۆسا پێشکەشێکە و ڕۆژانی تریش لەیلەتول قەدر ئەوە دەڕۆشەی کۆتایی قیام اللەیلمانەیە، وەروەها هەوڵە دەین پاشەویش بۆ ڕۆژوان ئامادە ئەکرێت ئەوش لەسەرکی مزگەوت و خێرخوازێکی زۆر دوکانی پیزە و خواردن و خواردەمەنیانەیە دابینەکەن. بەڕاستی تاکی کورد نەوەی سەلاحەدین سەری بەرزکردوین لێراکە کە بەڕاستی زۆر بە گەرم و گوڕی و ئەویش ئەگەڕێتەوە بۆ دەوری مزگەوت لە بەریتانیا کە مزگەوتێکی زۆرێ الحەمدولله کە هەمومانی کۆ کردوێتەوە و تاکی کورد لە بەریتانیا زۆر پێوەستە بەدینەوە لە هەموو وڵاتەکانی تر کە لەوێن و هەروەها دەرزی منداڵانیشمان هەیە تقریبا نزیکی 100 بۆ 150 لە بەیلێ الحەمدولله دەرزیان پێوترێت لە فێربوونی قورئان و چەنەها ئاداب و ئەتەکێتی ئیسلام. ئێوارەیە قۆزیمان دروست کردووە لەگەڵ شلەی فاسۆلیا و برنج، احتیمالی ئەم ئێوارە احتیمالی 200 نەفەر دانین ئێمە، چونکم هەندێک ڕۆژ تۆزێک کەم و زیاد دێن نەفەرەکان، بەڵام عادەتەنی تر لە ئێمە لە 170 نەفەر بۆ 200 نەفەرمان هەیە ڕۆژانە و هەموو ئێوارەیەکیش ئێمە خواردنی ئوتێلێک هەیە لێرە چەند عایلەیەکی موسڵمانی خۆمانی تیان کوردن، خواردنیان بۆ نێرین تقریبا 20 نەفەرێک خواردنی 20 نەفەری ژنێرین بۆ ئەوان. مثلا ئەمڕۆ
ئەمەمان دروست کردووە قۆزیە هی مسلمانانە طبعاً ئێمە لێرە مسلمانانی ئەم شارە خۆبەخشانە و دەست و دڵکراوانە پارە دێنن و ئەیەن بە ئێمە و ئێمەش خواردنی مسلمانانی پێدابینەکەین. ئێمە لێرە خواردنە کوردەواریەکان طبعاً کوردەواری زیاتر دروست دەکەین ئێمە مەسەلەن مریش سوورەکەینەوە قۆزی دروست دەکەین فڕوجاوەکەین برنج و فاسۆلیا لێ ئەنین بامیە و تەماتە لێ ئەنین باینجان لێ ئەنین مەسەلەتکە نۆگ لێ ئەنین نۆگ لێ ئەنین لە هەموو نەوع خواردە کوردیەکان لێ ئەنین کە مەسەلەن زیاترەوانی کە خەڵکی خۆمان پێخۆشە. خی گەورە پاداشتی خێریەوان و ئێوەش باتەوە. ئەمەش شلی فاسۆلیایە هەمان ئەمڕۆ. زائداً برنجەکەشمان ئەوش برنجەکەمانە ماشەڵڵا خواردنەکانمان ئەلحەمدولیلا ئەو برا مسلمانانەی دێنێرە هەمویان ڕازین و پێیان خۆشە خی گەورە پاداشتی خێری و لایەباتەوە. رمضان وەکو یوسف و سەیدنا یوسف سەلامی خۆی پەروەردگاری لەسەروی لە نێوانی یانزە براکەی چەندە فەزل و مەکانەت و قەدری بەڕێز بوو ئاوهاش ڕەمەزان لە نێوان مانگەکانی تر بە قەدر و بەڕێزە لەو مانگەدا تفتح فيه ئەبواب السەما دەرکاکانی ئاسمان دەکرێنەوە دەرکای بەهەشت دەکرێتەوە دەرکاکانی دۆزەخدا دەکرێن بۆیە مسلمان دەبێت دڵی پێی خۆش بێت الحەمدولیلا ئامادەباشی کراوە بۆ ڕەمەزان لە مزگەوتەکەمان بە تایبەتی پێم خۆشە باسی ئەو مزگەوتە بکەین الحەمدولیلا لە شاری هۆڵ مزگەوتی سپرینگ بانک یەکێکە لە مزگەوتە ئەکتیڤەکان یەکێکە لە مزگەوتە چالاکەکان الحەمدولیلا هەروەها دەرس و دروسی بەردەوامی تێدا ئێمە لێرە لە مزگەوت الحەمدولیلا دوای نوێژی نێوەڕۆ دەرسمان هەیە دوای نوێژی عەسر دەرسمان هەیە دوای نوێژی تەراویح لە خزمەت فەرموودە شیرنەکانی پێغەمبەری خوا داین صلی الله عليه وسلم هەر بۆیەش گەرم و گوڕێکی الحەمدولیلا لە مزگەوتەکەمان هەروەها لە مزگەوتەکانی تری بەریتانیاش سواز بۆ خۆی پەروەردگار یعنی بەریتانیا جیاواز لە وڵات ئەوروپیەکانی تر هەروەها ئەو شاری ئێمە طبعا ئەو مزگەوتە کوردیە یعنی کوردیە بەمانەی ئەوە نەفڵان مزگەوتە پاکستانی بەس کوردێتە ناوی یعنی وتارەکە بە کوردی پێشکەش دەکرێت ئیمامەکەی کووردە مەبەسمان لەوێ مزگەوتی کوردی هەروەها لەو شارەدا کوردی زۆرە الحەمدولیلا ئەو شارە کوردی زۆرە لە دوای ئینگلیز دووەم قەوم بۆ زۆری دانیشتووە بریتیە لە کورد هەروەها دەستیان هەیە لە خێر دەستیان هەیە لە ئاوادانکردنەوەی ماڵی خۆی پەروەردگار دەستیان هەیە لە بەخشین هەروەها لە کەناڵە بەڕێزەکەتان پێم خۆشە ئەو داواکاریە بکەم ئەگەر و برایانی ترنیان کردبێ مزگەوتەکەمان سیر دەکەی پڕە بەتایبەت جومعان نەسەرەوە نەخوارەوە جێگە نابێت بۆ کاتی تەراویح خوارەوە سەرەوە الحەمدولیلا نوێژخوێنی زۆر ڕووی تێدەگات لە تەنیشتەوە خەریکی فراوانکردنین بەنیازی گەورەکردنین هەر بۆیە هەر مسلمانێک هەرخوا پێداوێت پێی خۆشە لە ئەوروپا لە بەریتانیا دەستی هەبێت لە سەدەقەی جاریە دەستی هەبێت لە ئاوادانکردنەوە و کردنەوەی ماڵێکی تری ڕەب العالەمین ئەوە دەتوانێت بەشدار بێ بە بەرماڵکردنێک بێ بە چەند بەرماڵکردنێک بێ بۆ ئەوەی لە داهاتوودا بانگەوازەکە زیاتر بێت دەرس و دروست زیاتر بێت نوێش خوێنان زیاتر بن هەروەها دەرسی ئافرەتان دەرسی منداڵان زیاتر بێت هەر بۆیەش کەوعدی خوای پەروەردگارە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم رب العالمین فەرموویەتی سوێن بە رب العالمین سوێن بەخوا والله ما نقص مال عبد من صدقة بە سەدەقە هەرگیز کەم ناکات بەراورد بە کوردستان هاوین و زستانی ئێرە زۆر جیاوازە جارێ هاوین دەڕوات یعنی لێرە ڕۆژومان شکاندو هەر لەو مزگەوتە ئەو مزگەوتە تقریبا 3 ساڵێکە کراوەتەوە بەڵام چوارەم ڕەمەزانیەتی چکە یەکەم ڕەمەزانی تێدا ینی کرایەوە لە ڕەمەزاندا بوو الحەمدولیلا چەند ڕۆژێک پێش ڕەمەزان چوارەم ڕەمەزانە ئەو ساڵێک کە یەکەم ڕەمەزانمان لێرە کرد 3 ساڵ پێش ئێستا نزیک سەعات 9
نۆی ئێوارە ڕۆژ شکێنراوە ئێستا ئێمە سعات 6 ڕۆژ دەشکێن ینی 3 ساعت فەرقی کردووە ئەو ساڵ ڕەمەزانێکە وەکو ینی جەوی ئیمانی جەوێکی ئیمانی هەیە الحەمدوللیلا گەرم و گوڕی هەیە وەکو ماندووبوون و هەلاکەتیش ماندوو نابی هیلاک نابی جەوێکی ساردی هەیە لەگەڵ ئەوەدا نزیک 13 ساعتێک بە ڕۆژ دەبین بەراورد بە کوردستان یەک شتە هەم لە کوردستان 13 ساعتە هەم لێرە 13 ساعتە بەڵام زستانان لێرە چەند ساڵێکی تر بڕوات عمر باقی بێت خۆی تەعالە لەسەر خێر و بەرەکەت مان ژێنێت مان گەێنێت بە مانگی ڕەمەزان چونکە خۆی پەروەردگار خێری بۆ کەسێک بوێت ڕەمەزانان دەیژێنێت چەند ڕەمەزانێکی تری پێ عەتا دەکات پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم باشترین خەڵکی ئەوەیە من طال عمره وحسن عمله تەمەنی درێژ بێت کردەوەی زۆری هەبێت ساڵێک ژیە ڕەمەزانێکی تر هات ڕەمەضان و إلى ڕەمەضان مکەفیرات لما بینهن دەبێتە سڕینەوەی ئەو بینە ساڵێکی تر ژیان 2 ساڵی تر 3 ساڵی تر ژیان ڕەمەزانەکە زۆر کورت دەبێتەوە تاوەی لێدێ 9 ساعت بە ڕۆژوو دەبی وای لێدێ 8 ساعت بە ڕۆژوو دەبی وەکو ماندووبوون و هیلاکەت لە ئێستادا ماندوو نابی تین و نابی برسی نابی ئەو ساڵانەی ڕۆژ بەڵێ نۆی شەو ینی نوێی شەو ڕۆژوو بشکێنە لەو کاتەشدا بەربانگان ینی سحور سعات 2-3 شەوە چەند کاتێکی کەم بە ڕۆژوونی والله ورمضان الحمد لله ما مرتاحين من برادر كانوا ما تلبين للجامعه ويسام شوينك كليه توين يجي تاب كاين شوينك كزور بيروزا لما جبت هيبتي من التلبي كمزقوت وشمال للدوره برمانيه اما تواني امش شوينه البونيه ما موصل بريزانه اتواني شوينك كتواني تراوح كاين يجي تاب كاينو لما وصل كانش اتواني شتيان لي ورقين شت فيربين شوينه كم براتي ومكوبينو يقتلي ناسين خوش حالهم والله دواي كادي مغرب ما دين الحمد لله والله خرما دائما بوما كنا يتزرفوا وما نانا خوينو بان دانكا نوجا كينو دوان نوجا كات شي كين تشينا خوين الحمد لله وانا انا خوادنكا داني شي نشي تشاغ خوين يقتلي ساكين ودواي وا تساكين بترا تا حدێک توانیمانە ئیسفادە لەم مزگەوتە وەربگرین ئەو برایانە کۆ بکەینەوە کە پێویستیان بەو جەوە ئیمانیە هەیە. سوپاس بۆ خوای گەورە تایە سەرکەوتوو بووین پێشتریش نزیکەی 20 ساڵ زیاترە بێ ئێمە لە وڵاتە ئەمە بەرنامەمانە لە ڕەمەزانانە لە مزگەوتەکانە کۆ بینەوە و خواردن دروستەکەین و خزمەتی مسلمانانەکەین. الحەمدولله ساڵ بە ساڵ زیاترە بێ ساڵ بە ساڵ زیاترە بێ قەنەعەت کە ئێمە ساڵانی پێشوو لەوانەیە 2 ڕیز 3 ڕیز 4 ڕیز بوو بین ئێستا لە مزگەوتەکانە جێگە نابێتەوە یعنی ساڵان پێشتر لەم شارەیە 3 مزگەوتی تیا بوو ئێستا 7-8 مزگەوتی تایە 7-8 مزگەوتی تایە جێگە نابێتەوە ئەم مزگەوتەی ئێمە دوو قاتە لە قاتی خوارەوەش فولە الحەمدولله فەزلی خوای تەبارەک وتەعالە ئینشاءڵڵا خوای گەورە بەرەکەتی تێکا و زیاتر و زیاتر بێت الحەمدولله هەوڵێکی تەواویان داوە گەنجەکان سوپاس بۆ خوای گەورە زۆرینەی زۆری مزگەوتەکان گەنجانن بە تایبەتی چینی گەنجان لە مزگەوتەکانان ئەگەر ببینی لە چواردەوری خۆت هەمووی گەنجە بەعام یعنی پیر و پەکەوتە کەمترە چونکە ئەوانەی کە هاتوون بۆ وڵاتانە بۆ کارکردن و بۆ نمونە بۆ خوێندن و بۆ هەر بەرنامەیەک هاتبن زیاتر چینی گەنجە و سوپاس بخوای گەورە ئەوانش کە دەمێکن لێرە عایلەدارەکان مناڵیان گەورە بووە دەرس و دیراسەمانەیە لە مزگەوت ئەوانی ژێستا بوونەتە گەنج یعنی لەگەڵ ئەو گەنجانەی کە تازە دێن تێکەڵ بوونەتەوە تەمەنیان تقریبا بە دڵنیاییەوە ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ بەتایبەتی بۆ مسلمانەوە بۆ کوردەکانی ژێمە مزگەوتمان نەبوو لەم شار الحەمدولله ئێستا کە مزگەوتێکمانەیە
ئەتوانین بە زمانی شیرینی کوردی وتاری تیا بدەین و خوێندنی تیا بکەین و مناڵەکان پەروەردە بکەین و فێری زمانی کوردیان بکەین و خۆمان پێویستمان بەو شتە هەیە کە لەگەڵ یەکا کۆ ببینەوە لە شوێنێکی ئاوەها گرنگێکی یەکجار زۆری هەیە هەبوونی مزگەوتی کوردی. هەوڵێکی تەواوی خۆمان داوە الحەمدولیلا بە گوێرەی توانای خۆمان کۆمەڵی پارەمان کۆ کردێتەوە بیناکەمان کڕیوە. ئێستا لە ئەوەیان کە گەورەیکەین چونکە شوێنمان نەماوە شوێن زۆر بچووک بۆتەوە کۆمەڵێکی یەکجار زۆر ڕووەکەنە ئەم مزگەوتە. ئەم شارە حەجمی کورتایە یعنی با بڵێن ڕقەمیەکە دوای ئینگلیز کوردیە لەم شارە ڕێژەیەکی زۆرین قەومەکانی تر لە ئێمە کەمترن بۆیە پێویستمان بە شوێنێکی گەورەتر هەیە لە ئێرە. پارێکمان کۆ کردوتەوە نزیکەی 400,000 پاوەنێکی تێچێ بۆ دروستکردنی بۆ گەورەکردنی بینا تازە ئەو بینایە 200,000 پاوەنێکمان هەیە پێویستمان بە ئەوەنەی ترە یعنی نزیکی 400,000 پاوەن جا ئەگەر هەر خێرخوازێک هەر کەسێک بێوێ هاوکاریمان بکە ئێمە مەمنونین و داواکەین خوای تەبارەک و تەعالا پاداشی باتەوە هەم لە دنیا و هەم لە قیامەت ئینشاء الله تعالی.